سبەیانی نەورۆز ئەرچی قورسە و دەیەوێت دڵی هاندەرانی ببرنەوە لە زەورە ئاش بکاتەوە ڕایەندەری نەورۆزی هۆکاری ئەنجامە خراپەکانی تیپەکەی ئاشکرا دەکات. ڕۆژی دووشەممە یاریگای سلێمانی ئامیز بۆ یاریکی گرنگ و بەهێز دەکاتەوە کاتێک لە هەفتەی 36 خولی ئەسێرەکانی عێراق نەورۆز لە ئەرکێکی قورس لەبەردەم هاندەرانی میوانداری لە یانەی زەوڕە دەکات. یانەکەی شاری سلێمانی ئەنجامەکانی چەند یاری ڕابردووی بۆ هاندەرانی دڵخۆشکەر نەبووە چونکە لە دوو یاری پێش و بەرامبەر یانەکانی نەجەف و کەرەخ شکستی هێناوە هەر بۆیە دەیەوێت دڵی هاندەرانی ئاش بکاتەوە. بەڵام ئەرکی نەورۆز ئاسان نابێت چونکە زەورە بە سەرکردایەتی عەلا عەباس و جەلال حەسەنی گۆڵپارێز ماوەی 13 یاریە نەدۆڕاوە و ڕکابەری لەسەر پلەی دووەم و گەشتن بە پاڵەوانێتێکی ئاسیا دەکات. پرسیارمان ئاڕاستەی نزار مەحروس کرد هۆکارچی ئەنجامەکانی چەند یاری ڕابردووی نەورۆز ڕووی لە خراپی کردووە. ئەویش لە وەڵامدا وتی پرسیارەکەت زۆر جوانە و لە جێی خۆیەتی. کاتێک دەگەیتە کۆتایی خول یاریزانەکان سارد دەبنەوە بەهۆی ئەوەی بیر لەوە دەکەنەوە حوتەم بنیان هەشتەم هەر وەک خۆیەتی. بەشێک لە یاریزانەکان لەلایەن یانەکانەوە هەوڵی گواستنەوەیان دەدرێت. ئەمەش کاریگەری لەسەر بیرکردنەوەی یاریزانان دروست کردووە و وای لێکردوون بیریان لای یاریەکانی نەورۆز نەبێت چونکە ئەم چەند یاریەی ماوە ئەنجامی دەدەن و دەڕۆن. چەند یاریزانێک وا لە خۆیان دەکەن کارتی زەرد وەربگرن بۆ ئەوەی لە یاری داهاتوو بەشداری نەکەن و هەموو ئەوانە کاریگەریان لەسەر تیپەکە دروست کردووە. یانەی زەورایەکێکە لە یانە دیارەکانی عێراق خاوەنی هاندەرێکی زۆرن و یاریزانەکانی لە ئاستێکی بەرزدان بەتایبەت لە 13 یاری پێشوو هیچ یاریێکیان نەدۆڕاندووە بۆیە ئەرکمان لە یاریەکەدا قورسە و دەمانەوێت سوود لە خاڵی لاوازیان وەربگرین. داواش لە هاندەران دەکەم پاڵپشت مامن بۆ ئەوەی سێ خاڵی یارەکان پێشکەش بکەین. سوپاس بۆ خوا ئامادەکاریەکان باشن هەرچەندە پێکان و ڕاگیرانمان هەبووە بەڵام کاریگەری لەسەر تیپەکە نەبووە و ئێمە ئامانجمان سێخاڵی یاریەکەیە چون کاوا دەکات لە ڕکابەری بەردەوامی. هەموو کەس دەزانێت نەورۆز یەکێکە لە یانە باشەکان بە تایبەتی لە یاریگای خۆیدا بەڵام ئێمە سپاس بۆ خوایە بۆ یاریەکە ئامادەین چونکە ماوەیەکە ئەنجامەکانمان زۆر باشە و ئینشاءڵڵا هەوڵی سێ خاڵی یاریەکە دەدەین. یاری بەرامبەر نەورۆز وەک هەر یاریەکی دیکە وایە. نەورۆز یەکێکە لە یانە باشەکان ئینشاءڵڵا سێ خاڵەکە بەدەستدەهێنین. خۆتان دەزانن زەورە هەموو ساڵێک ڕکابەری دەکات پشت بەخوا لەسەر کابەری دەمێنینەوە نانزناوی جامی عێراقیش بەدەستدەهێنین. لە ئێستادا زەورە بە کۆکردنەوەی 72 خاڵ پلەی سێمی خولی ئەسێرەکانی عێراقی گرتووە لە کاتێکدا کوڕانی نزار مەحروس بە 50 خاڵەوە ماوەی چەند یاریەکە هەر لە پلەی حوتەم خۆیان دەبیننەوە. بەهۆی ئەنجامدانی یاری نێوان کەربەلا و ئەمانەی بەغداد لەسەر یاریگای سلێمانی هەردوویانەی نەورۆز و زەورە ناچار بوون دوایین یەکەی مەشقوو ڕاهێنان پێش ڕوبەڕووبوونەوەی یەکدی لە یاریگای سیروانی نوێ ئەنجامدەن کە بڕیارە ئێوارەی ڕۆژی دووشەممە لەسەر یاریگای سلێمانی ڕوبەڕووی یەک ببنەوە. مەڕوان تالیب کەناڵی پەیام سلێمانی